یاسای تیرۆر لە 3/4/2006 لە پەرلەمانی کوردستان پەسەندکراو بڕیار بوو بۆ ماوەی 2 ساڵ کاری پێ بکرێت، بەڵام ماوەی 12 ساڵ لە یاساکە هەروەکو خۆی کاری پێ دەکرێت. لە 1 تەمووزی ئەم ساڵی جارێکی دیکە لە پەرلەمان بە کۆی دەنگی قەوارە سیاسیەکان جگە لە کۆمەڵی ئیسلامی جارێکی دیکە درێژ کرایەوە. بەشێک پێیان وایە ئیدی کاتی ئەوە هاتووە یاساکە هەڵبوەشێتەوە، چونکە زۆرێک لە بڕگەکانی لە بەرژەوەندی کۆمەڵگەدا نیە و بڕگە و مادەکانی لاستیکین. پێداچوونەوە و هەموارکردنەوە ئەو یاسایەکە لە ئێستاە زۆر گرنگە، زەرورەتێکی گرنگە و دەبێ بکرێت، چونکە بەڕاستی ئەوەندەی کە سەرنجیش درابێ زۆرێک لە ئەوانەیە کە بەپێی ئەم یاسایە دەستگیر کراون یاخود تۆمەتیان خڵاوەتە پاڵ زەرمەندی یەکەم هەندێک لەو کەسایەتی ئیسلامیانە بوون یاخود ئەو مامۆسایانە بوون کە لێپرسیۆنیان لێکراوە لەسەر ئەم بەپێی بڕگەکانی ئەم یاسایە. دەوترێت زۆرترین زیان بەهۆی ئەو یاسایەوە بەر حیزبە ئیسلامیەکان کەوتووە و زۆرێک لە ئەندامەکانیان بەپێی ئەو یاسایە دەستگیر کراون، بەڵام ئیدی ڕێکخراوەکان و کەسانی یاسایی هاتوونەتە سەر ئەو بڕوایی ئیدی نابێت لەژێر هیچ پاساوێک کار بەو یاسایە بکرێت یاخود دەبێت هەموار بکرێتەوە. هەتاوەکو ئێستا شتێک بە ناوی ئاسایشی نەتەوەیان ئاسایشی هەرێمە وجودی نییە، یەکێتی خاکی هەرێمی کوردستان وجودی نییە، هەمومانە و ڕاستیانە ئەزانین. بۆیە ئەکرێ مەسەلەن کاتێک کە هاوڵاتیانی مەدەنی کاتێک یان خەڵک یان کاتێک حیزبێکی دەسەڵات لە دەرەوەی هەردوو حیزبە دەسەڵاتدارەکە کاریان کردەوەی بکرێ یەکسەر بیخەنە ئەم قاڵەبەوە زیانگەیاندن بە یەکێتی خاکی هەرێمەوە بیخەنە یاسای تیرۆر. بۆ ئێمە مەترسیەکی زۆر گەورەیە و من پێم وایە کە پێویستە هەموارێکی تری جارێکی تر ئەم یاسایە بکرێتەوە و بە وردیم بگە. هەندێک جار هەندێک خەڵکە بۆ لەناو حیزبە ئیسلامیەکان بوون یان لەناو حیزبەکانی دەرەوەی حیزبە ئیسلامیەکان بوون بە یاسای تیرۆریان بە هەندێک یاسا زیندانی کراون سزا دراون کە لە ئەسڵ و ئەساس لە ئەم کەسانە بە هیچ شێوەیەک ناچێتە چوارچێوەی ئەو یاسایانەوە کە ئەو کار و کردوانی کە کردویانە. کۆمەڵی ئیسلامی کوردستان لە پەرلەمان و دەرەوەی پەرلەمانیش لەگەڵ ئەوەدا نییە کار بە یاسای تیرۆر بکرێت و لە پەرلەمانی ژوەکو تاکە هێز دەنگی بە درێژکردنەوەی نەدا. ڕێکخراوی مەشق بۆ پەرەپێدانی میدیا و دیموکراسی لەو پانێڵەدا کە بۆ کەسانی یاسایی و پەرلەمانتاران ڕێکی خست بوو زۆرینەی بەژاربووان لەگەڵ ئەوەدا بوون لەژێر هیچ پاساوێکدا کار بە یاساکە نەکرێت و هیچ یاسایەک نەبێت باشترە لەوەی یاسایەکی خراپ هەبێت. ڕامیا ڕوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.